ئێرە یاریگای مام جەلال مەسۆیە ساڵیادی شەهید ئاسۆی مام جەلال مەسۆیە لە کفری ساڵێک لەمەوەبەر لە ناحیەی کڵۆجۆ و لە سەنگەری بەرگری لە ئارامی کوردستان شەهید کرا دژی چاکدارانی داعش. وەرزشکاران وەک وەفایەک بۆ شەهید ئاسۆی مام جەلال مەسۆیی کۆتاییان هێنا بە خولی جامی تیپە ملیەکانی کفری کە لەلایەن لژنەی تیپە ملیەکانی قەزاکەوە سەرپەرشتی کرا. ئێمە توانیمان ئەم خولە بە شێوازی زۆر جوان بەڕێخین کە 16 یاری بوو و ئەمڕۆ یاری کۆتایی 17 یاری بوو. ئێمە لە سەرەتای خولەکەەوە ئاستاین بۆکردنەوەی وەک چۆم بڵێ وەفایەک بۆ شەهید ئاسۆ لەگەڵ بڕیاری کورشیان توانیمان خۆشبەختانە بۆ شێوازی جوان دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم و ئێمە هەر لە بەرنامانەوە لیژنەی تیمەکانی کفری لە دوای ئەمە خول بۆ پلە دووەکان بکەینەوە و لە دوای پلە دووەکانش بۆ پلەکانە. سپاس بۆ خی گەورە ئەمە بۆ سێمین ساڵە 2010 و 19 و ئەمە 2020 لە فیناڵین ئەوە گێمی یەکەم خولی جامی کفریە بە ناوی شەهید ئاسۆ کراوەتەوە. ئێمە دەستخۆشیمانێ بۆ سەرپەرشتیاری خولەکە و بۆ بنەماڵەی کۆچ کردو. لە خولی جامی کفریدا هەردوو تیپی شاڵا و تیپی سۆز گەیشتنە یاری کۆتایی خولەکە و تیپی شاڵا و بۆ سێیەم جار لەسەر یەک بووە پاڵەوانی خولەکە و لە یاری کۆتاییدا توانی بە گۆڵێک بێ بەرامبەر سەرکەوتن بەدەست بهێنێت و نازناوی خولەکە بەرز بکاتەوە. ئێمە وەک بنەماڵەی مام جەلال مەسۆیی و شەهید ئاسۆ کاکە بڕیار سپاسی تاکت بە تاکی ئەوە و کەساناکەین کە بەشدار بوون لە بەڕێوە چوون و هەسەنگاندنی ئەم خولە چی بە مادی یان بە معنەوی کە هاوکار بوون بۆ ئەوەی ئەم خولە بە ناوی شەهید ئاسۆ بنێن. ئێمە سپاسیانەکەین دەستخۆشییان لەکەین سپاسی لیژنەی تیپە ملیەکانی کفریەکەین کە دۆستۆزانە بە وەفایانە بە ئەمەکانە هەستاون یادێک لە کوڕی شارەکەی خۆیانەکەنەوە و ئەم خولە جامی کفریان ناوناوە یادێک بۆ شەهید ئاسۆ. ئێمە سپاسیانەکەین دەستخۆشییان لێکەین و سپاسی هەموو خەڵکی کفریەکەین کە هەمیشە لەگەڵمان نابوون. ئاسۆی مام جەلال مەسۆیی ساڵی ڕابردوو لە شەڕێکی بەرگریدا دژی چەکدارانی داعش خوێنی خۆی کردە قوربانی بۆ خاک و خەڵکی کوردستان. وەرزشکاران و هاوڕێ و هاوسەنگەرانی دوای شەهید بوونی بەڵێن دەدەن بە وەفابن بۆ ڕێبازی شەهیدان و خزمەتکردنی خاکی کوردستان. لە دوای تەوابوونی یاری کۆتایی خولەکە خەڵات و دیاری بەسەر یاریزان و تیپە سەرکەوتوەکان و ناو ژیوانانی خولەکە دابەشکرا. حیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.